ئەم پەخشانە شیعرە لە 16ی پێنجی 1985دا لە نێو فڕۆکە ونووسیومە. لە مونشن و مونیخەوە ئەڕۆیشتم بۆ ئەستەمبوڵ. لە نێو فڕۆکەدا ئافرەتێکی گەلێک شۆخ و شەنگ هات لە تەنیشمەوە دانیشت. ئەو دوای ماوەیەک داوای خواردنەوەی کرد و دەستی کردە خواردنەوە. منیش لە تەنیشتەوە دەستم کرد لە نووسینی ئەم شێعران. هەزاران پا دوور لە زەوی لە ناو هەورە، لە مۆڵگەی پەریزادان و ئاهورا، ڕوخسارپەری بە دولبەری گڵی تێبەردام پەیکەری. شۆخەکەی چاو تۆخەکەی نیو نیگاتێژ و تلێسم، زادەی کام بوومی کام تەباری فریشتەی یا بەشەری. ئەبرۆ تۆخ و برژانگ تۆختر و تەیمانی، جامی جەمە نوارینت مەنگی هوەیدایە ئەسەری. چاوچە چاو شینتر لە قووری ئاسمان، ڕەنگیە واڵایە ڕوخسار و بەژن و کەمەری. پەنجەیە زانی تیا دیارە، بێ ئاگا کوڕنووشم داوە لەبەری. منی داماوی جوانپەرست نیونگا ئەنوارم سەرسەری. دەستکردی خوایە پەریزادان و ئەختەری. دوای ئەوە پرسی وتی ئەوە تۆ خەریکی چیت؟ وتم وەڵا خەریکم شێعر بۆ تۆ دەنووسم. وتی بۆ من؟ وتم بەڵێ بۆ تۆ. وتی باشە تۆ بە چی زمانەیە نووسیتم؟ بە کوردی. کوردە ناسی؟ وتی ناسم بەڵام زۆر نا. وتی ئەتوانی بۆم تەرجمەکەی؟ منیش کە ئەم شێعرەم بۆ تەرجمە کرد. شێعر ئەڵبەتە زۆر سەختە تەرجمەکردنی، بەڵام بە شێوەیە لە شێوەکان تەرجمەم کرد بۆی هەر خەریک بوو لە خۆشیە پێدەکەنی قاقاکە لەناو تەواوی دەوروبەرمانە سرنجی ڕاکێشە. بەرحاڵ ئەم شێعرەش بۆ خۆی داستانێکی تایبەتی هەیە.